سڵاوتان لێبێ عزیزان، من ڕێبینم لەم پرۆگرامە نوێی ساڕێژدا باسی بابەتێکی زانستی گرنگ دەکەین کە هەمیشە بۆتە هیوایەک بۆ ئەو ژن و مێردانەی کە ناتوانن لەبەر هەر هۆکارێکی تەندروستی بێ ناتوانن منداڵ دروست بکەن. هەروەها ئەچن منداڵی بلووری تاقیەکەنەوە. ئەمڕۆ ئێمە لە یەکێک لەو سەنتەرانین کە پرۆسەی منداڵی بلووری تیا ئەنجامەدرێت. لەم بەرنامەیەدا باسی چۆنیەتی پرۆسەی منداڵی بلووریەکەین. چێن ئەوانەی کە پێویستە منداڵی بلووری ئەنجام بدەن، هەروەها جیاوازی چییە لە نێوان منداڵێک کە بە بلووری لەدایک بووە و منداڵێک بە ئاسایی لەدایک بووە لەگەڵمان بن. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە سەردانی پزیشکێکی پسپۆرمان کردووە کە دکتۆرە ئیمان سەباحە کە بەڕێزیان پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی ژنان و منداڵبوونن. ئەمڕۆ هاتووین لەگەڵ دکتۆرەیە باسی منداڵی بلووریەکەین و چۆن منداڵی بلووری دروست دەکەن. سڵاو دکتۆرە. سڵاو بەخێر بێتەوە. سڵاو کاتت باش بەخێر بێنەوە. خۆش بیست. حاڵ لەگەڵ نەخۆشەکان چۆنە دکتۆر؟ باش الحەمدلله خۆش بیست. باس هەموو شتێک باش. دکتۆرە پێم بڵێ لێرە بەڕاستی منداڵی بلووری دروست دەکەن؟ بەڵێ بەڵێ. هەر لەم شوێنە. ئێمە ساڵێکە الحەمدلله کردمانەوە مناڵی بلووری تابقی سێمان هەیە تایبەتە بەس بۆ مناڵ بلووریەکان. بەڵێ. حاڵتان چۆنە لەگەڵ نەخۆشەکان؟ وەڵاهی باشە الحەمدلله. ئیتر هەروە بێ الحەمدلله باشە لەخوا بەزیاد بێ. سپاس. دکتۆرە ئەچینە ناو درێژەی بابەتەکەوە، بەڵام پێم خۆشە بچینە ئەو شوێنەی کە پیتاتنەکەی تیا ڕۆدا و منداڵەکەی تیا دروست دەکرێت لەوێ درێژە بە مۆزوعەکانین و درێژە بە بابەتەکەشمانە دەین. بەڵێ فەرموو. زۆر سپاس. فەرموو. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان. لەناو هۆڵی نەشتەرگەرین لەگەڵ دکتۆرە ئیمانە کە منداڵی بلووری تیا ئەنجامەدێ. لە دکتۆرە ئیمانە پرسین کە منداڵی بلووری چییە دکتۆرە و چۆن ئەنجامەدرێ؟ بەڵێ. منداڵی بەلووری خۆی برێنەیە لە هێلکەی ئافرەتەکە لەگەڵ تۆی پیاوەکە هەردووکی پێکەوە ئەپلکێنین ئیتر ئەبێتە مامناڵی بەلووری. ئەمە لە دەرەوە لە ناو حازینەی خاصی ئێمەدا نێژووری تایبەتمان هەیە، حازناتی تایبەتمان هەیە. حازینەکان چۆن؟ بەڵێ ئەمانەی دەرەجەی حرارەی معەنە سابتە بۆ ئەو ژوورە تایبەتە کەس ناڕواتەوە ئەو ژوورە. تەناها دکتۆرەی ئەمبریۆلۆجیمان هەیە ئەو خۆی ئەڕواتەوە سەیری حازنەکانەکە، سەیری هێلکەکانەکە، سەیری مناڵەکانەکە کە ئەم مناڵانە مەسەلەن کە ئێمە هین تەواومان کرد ئیشەکەمان ئەو متابعەیە کاتەوە. دوایەوە پێمانەڵێ مەسەلەن ئەم هێلکەیە باشە بۆ بە مناڵ یعنی ئەم مناڵە باشە یان باش نییە. باشە دکتۆرە. تۆ پێم بڵێ دکتۆرە منداڵی بلووری بۆ چێ ئەنجامەدرێت؟ یعنی ئەو ژن و پیاوێک دێنە ئێرە چه حاڵەتێکی تەندروستیان هەیە ئێوە بڕیارەدەن کە منداڵی بلووریان بۆ ئەنجام بدەن؟ بەڵێ یەکەم شت بۆ ئەو بەنسبەت ئافرەتەکان ئەوانە کە بۆریان هەردوو بۆری گیراوە مەسەلە مەجای حەملی طەبیعی نەماوە بەنسبەت ئەو کەسانە مەسەن تۆزێک تەمەنیان تێپەڕ بووە وەختیان زۆر نەماوە چاورێکن بۆ سک ئەو کەسانە کە مەسەلەن هیچ سەبەبێکیان نییە ئەبێنە مەسەن 5-6 ساڵە چووی کردووە و هیچ سەبەبی نییە معەن مناڵی نابێ بۆ ئەو کەسانەیە. زیاترین هەنێ نەخۆشمان هەیە ئەوانەی پێ ئەڵێن ئێمە تەکەی سمەبایضیان هەیە خەلەل هۆرمۆنیە ئەوانە زۆر تەخیرە من لە سکردن بەنسبەت پیا و بەڕاستی زیاتر ئەوانەی کە تۆیان کەمە یا حرەکەی جوولەی تۆیان کەمە یا سفرە مەسەلەن بۆ ئەو کەسانە. دکتۆرە باسی ئەو تەکەیوسەت کرد ئەگەر تۆزە قسەی لەسەر بکەی ئێستا بۆتە دیاردەیەکی زۆر باوەڵانی زۆر بۆچی ئەو حاڵەتە ئاوا زۆر بوو ئێستاش ینی لە بەرەو زیادبوونشە؟ بەڵێ ئەمە خەلەل هۆرمۆنیە بەڕاستی پەیوەندی بە خواردن هەیە، پەیوەندی بە لایف ستایل هەیە. لایف ستایل چیە؟ یان مەسەڵەن خەوتنیان تەواو نییە، پەیوەندی زۆر بەشت هەیە. ئەو خواردنی بڵێم فاست فود و ئەوان لەوانەیە پێیان ناخۆشە کە ئەو شتە بڵێم ئەوە زۆر زۆر گرنگە ئەو شتانە. ئەمانە چی ئەبێ مەسەلەن وەزنیان زیادەکە، تۆزێ مویان زیادە بێ، هێلکەیان زۆر زۆر هینە بێ ینی کزە بێت ینی ئەو شتانە. چارەسەرەکەی چیە دکتۆرە ئەوە؟ بەڵێ چارەسەرەکەی زۆر ئاسان ئەگە پێیان بڵێن تۆزێ مەسەن ئەوەی قەڵەوە خۆی زەعیف بکاتە، تۆزێ لایف ستایل کە بەسەر ریاضە و ئەو شتانە بکاتە
تۆزی ئاگای لە خۆی بێ لە خواردنی خۆی بێ زۆر ئاساندا. دکتۆر ئەو تەکەویستاتە تەنها کاریگەری لەسەر حاڵەتی مناڵبوون هەیە یاخود بابەتی دیکەش دەورینەکە بابەتی دیکەشی هەیە زۆر شتی هەیە. هەنێ جار دێنەوە مەسەلەن نەزیفن، هەنێ جار دێنەوە مەسەلەن بێنوێژی سەر سووری مانگانە یانە 5-6 ساڵە 5 ئەفوان مانگە بلێن. هەنێ جار مەسەلەن دێن ئەڵێن دکتۆرە جسمم تێک چووە ناتوانم زۆر حتا حالەتی نەفسیە زۆر تەسیرەکاتەوە. ئەگەر دکتۆرە کۆمەڵی خواردن هەبێ ئێستا باسی بکەی کە ئەوانە نەخۆن یاخود ئەو خواردانە بخۆن چین بۆ نمونەوەکو ئامۆژگاری و پێڵێن بەڵام لەوانەیە شریکەکان پێیان ناخۆشەوانەی کۆمپەنیەکان مەسەن ئێمە پێیان ئاڵێن ئەوانەی بەسکەت بە تایبەتی تەکەیسیان هەیە چوری زۆر باش نییە مەسەلەن بیپسیە و جپس و نەستەلە و ئەو خواردنانە فاست فودەکان ئەمانە زەرری زۆرە لە بەرامبەر چی باش بەڵێ خواردنی صحی خۆمان یعنی خواردنی ئەتیادی زۆر ئەتیادیە زۆر باش دکتۆرە دێنەوە سەر بابەتێکی خۆمان کۆمەڵە جیازتان لێرە داناوە ئەگەر پێمان بڵێ ئەم جیازانە چۆن بۆ حاڵەتی منداڵی بلووری بەکاردێنن بەڵێ ئەمە جیهاز تەخدیرە علاقەمان بەوەی نییە چکە هەرە بێ مەڵال کە ئەیگەڕێنن ئێمە کە هێلکەکان وەرەگرین لە دایک برێن ئەبێ بە تەخدیر بێ. ئەمە جیهازی سۆنەرە ئیشمان هەموو بەو جیهازە سۆنەرە کە هێلکەکان ڕای کێشن لە دایکەکە کە ئەیگەڕێنن ماڵەکە بۆ دایکەکە ئەبێ هەر بەو سۆنەرە پێمان ئەو بە حاڵەتی بەنجی عامەوە نییە کە پیتان درێت بەنجی عام فقط لە حاڵەتی کە هێلکەکان وەرەگرین دانرێ ناوێ بەنجی ناوێ یەکجار بەس خۆی بەڵێ ئەم جیهازە نازورە زۆر متەتەورە ئەو جیهاز نازور ڕەحمە بۆ ئەو کەسانە مەسەلەن هەیە مشکلیان هەیە دێتەوە ئەڵێ دکتۆر من دووسێ جار مناڵی بەلووریم کردووە کەوتووە و نەبووە و نەیگوتووە نەجاحەتی نەهێناوە پێشتر ئێمە ئەو نازورە بۆ یەکەین بۆ ئەوەی بزانین ناوڕەحمی کێشەی هەیە حاجزی هەبێ یا گۆشتە زیادەی هەبێ یا ئەلتیهابی مزمینی هەبێ ئەوانە هەنێجار بە سۆنەر دیار نادا ئیتر بەو جیهازە ئەەکەین بەڵێ ئەمە جیهازی زۆر متەتەورە بەڕاستی ئەمە بۆ ئەو کەسانە کە پیاوەکان تۆیان سفرە یا هیچ نییە پێ ئەڵێن تیسە پیسە ئەوە تایبەت ئێمە هەمانە لێرە ئەو جیهازە بەکارێنین تۆیەکان دەرەکەین لە پیاوەکە بەڵێ بزانی کام تۆی باشە ئیتر دوای ئێمە فریزەکەین مەسەلەن لای خۆمان دوایی بە بەرنامەی پرۆگرامەکەی دایکەکە دەست پێکەین حتا بۆی بۆ هین مناڵ بەلووری ئامادە ببێت. باشە دکتۆرە کاتێک کە تۆیەکە وەرەگرن و هێلکەکە وەرەگرن ئەتوانن دەستنیشانی کەن کە ئەمە بۆ ئەبێتە مناڵێکی ناکام مناڵێکی مەغۆلی دروستە بێ شتێکی لەو بابەتە هەیە بتوانن بەو دەقەیە ناتوانین بەڵێ پرسیارێکی زۆر خۆشە بەڕاستی بەو دەقەیە ناتوانین بەڵام ئێمە پرسیار خەڵکەکە ئەەکەین یعنی کەس و کارەکەی ئەڵێن ئێمە ئەمانەوێ مەسەلەن هەنێ هەیە مەسەڵەن ئەڵێ ئێمە ئامۆزاینە مناڵی نقستانمان زۆرە فحسی تایبەت هەیە ئەنێرێن بۆ معمل فحسی تایبەتەکەن ئەم هێلکانە یەکێک بزانین ئەگە ئەمە نقستانی مەسەر کرۆمۆسۆماتی هەیە یان نقستانی شتێکی هەیە ئاگادارمانەکە. دکتۆرە باسی ژن لەلایەنی ژنمان کرد کە ئەگەر بێت و ئەو حاڵەتانەی هەبێ منداڵی بلووری ئەنجامەدرێت ئەی بۆ پیا و چه حاڵەتێکی هەبێ پێویستە منداڵی بلووری ئەنجام بدەن. وتمان ئێمە پیاو کە تۆیەکانی زۆر کەمە هەرەکەی کەمە مەسەلەن هەیە هەر سفرە پێ ئەڵێن زیرۆ هیچی نییە بەڵام احتیمالە هەنێ فەحسەیە طبعاً ئێمەش دکتۆری پیاومان هەیە لێرە ئەینێرین بۆ فەحسی تایبەت و بۆ شتی تایبەت هەنێ جار هۆرمۆناتیان بەرزە پیاوش بۆ کافرەت یانی نەخۆشی تووشە بێ ئەو شتانە. زۆر باشە دکتۆر ئەی تەمەن لە چ تەمەنێک گونجاو باشە کە منداڵی بلووری چ ئەنجام بدەن؟ بەڵێ ئێمە بەنسبەت ئافرەتەوە پیاوش طبعاً پیاو زۆر کێشەی نییە بەڕاستی بەڵام ئافرەتەوە لە 18 ساڵ بۆ 40 ساڵ چل بەبانەوە تۆزێ زەحمەتە بێ ئەوانەیە باشە بۆ ئەوانش ئەو کەسانە شوتمان کە مەسەلەن ژیانی هاوسەریان لە 5 ساڵ زیاترە پێکهێناوە و مناڵیان نەبووە و هیچ سەبەبی معەنیان نییە باشترە بچنە بۆ مناڵ بەلووری. باشە دکتۆر هەر لەسەر بابەتی تەمەن بۆ نمونە ژن و پیاوێکمان هەیە 15 ساڵە زەواجیان کردو ئەیانێ مناڵ دروستکەن هەموو چارەسەرێکیان بەکارهێناوە لە کۆتاییە بڕیارەدەن کە منداڵی بلووری ئەنجام بدەن ئایا ئەو تاخیربوونە کاریگەری هەیە لەسەرەوەی کە نەتوانن مناڵی بلووری ئەنجام بدەن؟ خۆی یەک کاریگەری هەیە بەڵێ ئەگەر تەمەنیان مناسبە مشکلەیان نیە بەڵام تەمەن زۆر گرنگە لە بنسبەت ئافرەت زۆر گرنگە. هۆکاری چیە تەمەن ماڵ دکتۆرە ینی بابەتی هێلکەکە نامێنێکەمە بێتەوە؟ بەڵێ هێلکەی خەزینی هێلکەی ئێمە پێ ئەڵێن هێلکەی نامێنی هێلکەکانی پووکە بێ نەجاحەتی نایێنی هەیە زۆر هاتوون ئەڵێن دکتۆرە ئێمە چوین مەسەن 46 ساڵە 47 ساڵە کردومانەتە لە سنتەری متەتەوریش دکتۆرە نەجاحەتی نەیەناوە طبعاً هێلکەکانی زعیفە بێ هێلکەکانی پووکە بێ. دکتۆرە کەس هەبووە بێتە لای تۆ بۆ نمونە بڵێ مناڵی بلووری ئەنجامەدەن بەڵام هێلکەی نەما بێ و بەڵێ زۆر هاتوونە و
بەداخەوە یعنی تەمەنیان تێپەڕ بووە زۆرش ناتوانین شتی بۆ یان بکەن ئێمە طبعا نایکەن یانی ئەوانەی کە دێنەوە هێلکەیان نیە بەڕاستی حەز ناکەین ئەو زەررە بدەین ئەو نەخۆشە یانی. باشە دکتۆرە جیاوازی چیە لە نێوان منداڵێک کە بە بلووری دێتە دنیا و مناڵێکش بە ئاسایی دێتە دنیاوە هیچ جیاوازیەکەی لە نێوان مناڵەکە نە زۆر جاڵن ئەو مناڵن نەخۆشە بێ لاواز دەرەچێت نەخێر هیچ جیاوازی نیە زۆر ئەتیاریە وەکیەکە بەڵێ. دکتۆرە ڕێنمایی تۆ چییە بۆ ژن و پیاوێک کە سەرەتا ئەیانەوێ منداڵی بلووری ئەنجام بدەن؟ بەڵێ خۆی یەکەم جارە بێ هەردووکیان پێکەوە بێن یعنی پیاوەکە و ژنەکە هەنی فحوساتی مختبری هەیە بۆیانەکەین هۆرمۆنات و ئەوانەیە فەحسی خێن و ئەو شتانە ئیتر دوای ئەوە قەرارە دەین بیخەنە سەر پرۆگرامەکەی مناڵ بلووری. دکتۆرە ئێوە بۆن لەلایەنی دەرونیەوە ئەو دوو کەسە ئامادەکەن ینی باشترە پێیان بڵێن ئەمە حاڵەتێکی ئاساییە ئەو شتانە بەڵێ بێگومان ئێمە گشتی بۆی ئاسانی ئەەکەین گشتی پێ ئەڵێن حتى بۆ ئەوەی ئێمە کە سنتەر پیان ئەڵێن نسبەی نەجاح ئەوەنە بەوەنەیە بۆ ئەوەی بزانی یعنی ئینسانە هەر باشترە بۆ معلوماتی ئەبێ ئێمە مەسەلەن زۆر هاتوونە من نەخۆشی مەسەن هات 10 ساڵ بوو یەکێکی هات 15 ساڵ بوو بەلووریمان کردە الحەمدلله نەجاحەتی هێنا و زۆر باشە وەزعیان نەخۆشێکمان هەر پیاوی سفر بوو لە بەو جیهازە مایکرۆتیسە دکتۆر مستەفا بۆمان تۆیەکانی دەری کرد و تەلقیح کرد ئەو ڕۆژە پێش چەند ڕۆژێکە کوڕی دوانەی بوو تهدیدی بەڵێ تهدیدی ڕەگەزی کرد بەڵێ ئێمە الحەمدلله دوانەمان زۆرە لەبەرەوە مناڵ بەلووری عادەتەن ئێمە دوو هێلکە دانین بۆیان ئیتر احتیمالی دوانە زۆرە الحەمدلله. بەڵێ دکتۆرە باسی تهدیدی ڕەگەزت کرد ئەوێ لەسەر ئەو بابەتە بە درێژی قسە بکەین ئایا لە منداڵی بلووریە ئێوەی پزیشک ئەتوانن ڕەگەزەکە دیاری بکەن بتانەوێت کوڕ بێ یان کچ بێ؟ بەڵێ ئەمە زۆر ئاساندە و نسبەی نەجاحیشی زۆر بەرزە لەخوا بە زیادبی بەڵام ئێمە نایکەن ئێمە کە هێلکەکان چۆن باسم کردووە کە ئەوەی تەشەوهاتی خولقی و ئەو شتانە هێلکەکان وەرەگرین دوای کە یعنی حاضرمان کرد هێلکەکان بۆ ئەوەی ئەینێرین بۆ معمەلی خاص هەیە ئەو معمەل بۆمان دەرەکە مەسەن ئەمە XX ئەمە X وایە کوڕەیان کچە ئیتر پێمانەڵێن بۆمانە نێرێن مەسەلەن وایەکان دەرەکە بەڵێ مەسەلەن نەخۆشێکات وتی من ئەمەوێ کوڕم بێ هەشت کچم هەیە ئیتر کردمان بۆی سەر بەرنامە ئیتر زۆر هێلکە 14 هێلکەمان دەرکرد لەو 14 هێلکە دوانی کوڕ بوو ئەوەی تر هەموو کچ بوو ئیتر دوانەکەت هینمان کرد فریزمان کرد گەڕاندمان دوای بۆ زۆر باشە دکتۆر باسی ئەو بابەتم بۆ بکە دکتۆرە بۆ نمونە پیاوێک 4 کچی هەیە باشە ئەوێ کوڕی ببێ زۆر جا بیستوانە لە کورداواری خۆمان ئەڵێ ئەمە ژنێکی تر بێنم بۆی کوڕم ببێ ئێمەش لە زانستی پزیشکیە ئەزانین کە بابەتی کوڕ یاخود کچ پەیوەندی بە پیاوەکەەوە هەیە ئەم پرۆسەیە چۆن ناگە بۆ ماڕوو بکەیتەوە؟ بەڵێ ئەمە خۆی ئافرەت گشتی کچی هەیە یعنی گشتی XX باشە پیا و X وایە نیوەی کچە نیوەی کوڕە یعنی کوڕ لە پیا و دێتەوە ئافرەت وەک عەرزە چی ئەچێنێ ئەوە دەرەچێت یعنی ئافرەت عیلاقەی نییە لەو شتە هەنێ عوامل هەیە هەنێ جار ئێمە باسەکەین مەسەلەن بلێن چۆن بلێن ئیتر نازان بە ئێمە کە پزیشکین بلێن ئەمە حامزیە ئاوەکەی عەفوەن ئەمە قاعدیە ئەوە تۆزی دەوری هەیە بەڵام لەو دەرەجە زۆر نییە بەڵام خۆی لە 190 سبب لە پیاوە پیاو خۆی تحلیلەکە بەڵێ سیر کەواتە ژن دوو ئێکسی هەیە ئێکسێک لێرە ئێکسێک لێرە پیاو ئێکسی هەیە لێرە و وای هەیە لێرە باشە؟ کاتێک کەوای پیاوەکە ئەچێت لەگەڵ ئێکسی ژنەکە یەکە گرێ کوڕێک دروستە بێت ئێکسی پیاوەکە لەگەڵ ئێکسی ژنەکە یەک برێک ئێکس یعنی کچ دروستە بێت کەواتە دروستکردنی کوڕیان کچ بەدەست پیاوە نەخود بەدەست زۆر باشە دکتۆرە کۆمەڵێک تێگەیشتنی هەڵە هەیە لە لای خەڵک سەبارەت بە منداڵی بلووری یەکێک لە تێگەیشتنەکان ئەوەیە کە ئەڵێن ئەگەر منداڵی بلووری ئەنجام بدەیت ئەوە دوای ئەوە بە پژمەیە یاخود بە هەڵگرتنی شتێکی زۆر سووکش مناڵەکە ئەکەوێ شتیوە هەیە؟ نەخێر هیچ وانە زۆر ئەتیادیە حاڵی حەملی طبیعیە ئەتیادی وەگەوە یەکەم مەسەلەن یەکەم دوو هەفتە ئێمە پێ ئەڵێن ئیستراحەتکە هەتا خۆی ئەیگری مناڵەکە تەواو ئیتر دوایەوە ئەتیادیە بەڵام پێ ئەڵێن مەسەلەن سەفەری ڕێگای دوور ئیشی زۆر قورس مەسەلەن نەیکات لە حاڵەتی ئاسایشە ینی ئافرەتەکانی ئێمە ئیشی قورسیان چییە مەسەلەن بەو دەرەجەی نییە بڵێم یانی هینە ئیشی قورس ناکات زۆر باشە دکتۆرە بابەتی ئەوەی کە ئەڵێ دووبارە ئەو تێگەیشتنە هەڵە هەیە کەسێک کە منداڵی بلووری ئەنجامەدات دەبێت ماوەیەکی زۆر لەسەر پشت درێژ بێ و هەڵ نەسێتەوە ئەمە ڕاستە ئەمەش نەخێر ڕاست نییە زۆر ئەتیادیە
چەندێک ببوون ناگەم یعنی ماڵێن 2 هەفتە بەسە 2 هەفتە ئاگای لە خۆی بێ ئیترەوە زۆر ئەتیادە. باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە هەر سەبارەت بەوە ئایا ڕاستە ئەگەر یەک جار منداڵی بلووری ئەنجام بدەیت ئیتر ناتوانانی بە شێوەیەکی ئاسایی منداڵت ببێتەوە؟ نەخێر مەرج نییە لە حاڵەتێکە فقط لە حاڵەتێکە مەسەن ئەو کەسە تۆی پیاوەکەی زۆر کەمە. یعنی ئێمە بەس جیهاز دەرمان کردووە بەو شتانە مەسەلەن ئەوانە زەحمەتە بۆیان. دووەم حاڵەت ئەوەی کە 2 بۆری قەپاتە یعنی داخراوە وتمان. بەڵام زۆر هەیە مناڵی بەلووریان کردو دوای ئەوە دوای ماوەی تر یەکسەر زگی کردووە ئەگەر سەبەبی یعنی زۆر کە یعنی چۆن بلێن مەسەلەن وەک ئەمانەی کەوتم نەبێت هیچ مشکلەی نییە بۆ جارێتر زۆر باشە دکتۆرە زۆرێکی پرسیاری ئەواکەن کە 2-3 جار منداڵی بلووریان ئەنجام داوە بەڵام دروست نەبووە منداڵەکە ئەمە هۆکاری چییە؟ ینی هۆکاری تەندروستیە یاخود هۆکارێکی ترە؟ بەڵێ ئەمە هۆکاری زۆر هەیەوانە یەکەم شت مەسەلەن لەوانەیە کێشەی کڕۆمۆسۆماتیان هەیە ئەو مناڵە دروست نابێت لە حاڵەتی طبیعیش حامل بکە ئەمە لەوانەیە لەباری ئەشی ئەمە یەک. دووەم شت ئەمانە بۆیە باسی ئەو جیهازەمان کرد لەوانەیە کێشەی مناڵدانیان هەبێ. هەنێ هەیە مناڵدانی تەسکای مەسەلەن هەنی هەیە مناڵدانی شکلی وەکتیە ئێستا زۆر شت دەرچووە یعنی بۆ ئەوانە بۆیە ئێمە ئەو جیهازە بەکارێنین ئیتر بۆیان نازوورەکەین پێش ئەوەی بۆیان دووبارە بکەینە مناڵ بەلووری. هەنێ جار مەسەلەن گرەی بچووکی هەبێ لە ناو ڕەحمیان گۆشتە زیادەی هەبێ. باشە دکتۆرە بۆ پێش ئەوەی کە پەیتانەکە ڕووبدەن بۆ فەحسی ئەوانە ناکەن بۆی بزانن. بەڵێ ئێمە بەڕاستی ئێمە مەسەلەن بە نەخۆشەڵێن لەبەرەوە تۆزێ لەبەر کۆستەکە لەبەر هینەکە یعنی چۆن بلێن پارەکەی شتم جیهازە زۆر تایبەتە هەنێ نەخۆش قبول ناکە یعنی بەڕاستی یعنی ئەوش ئێمە ئەبێ ئەو شتە بیر بکەین یعنی بەڵام خۆی یەکەم جار عادەتەن ناکرێتەوە ئەم جیهازە خۆی ئەبێ مەسەلەن جارێت تۆ بکەی بە فەحسی ئێمە ئەتیمادمان لەسەر سۆنەریشە بەڕاستی ئەگەر سۆنەروتی باشە و هینمان کرد مەسەلەن مناڵی بەلووریەکەمان کرد و نەجاحەتی نێنا کەوت جارێ دووجار اینجا ئەڕۆینە بۆ ئەو جیهازە. باشە دکتۆرەوە بیستومانە لە کاتی مناڵی بلووریە دائیمەن دوان یان سیان نازان چەندێک دانرێت ئەمە هۆکارەکەی چییە لە یەکدانە زیاتر دوان سیاندائێن ئەمە قانونیان خۆی وایە لەبەرەوە هۆکارەکەی چییە ئەترسین ئەگە یەکێکیان نەبێ نەیگری ئەوەی تر بمێنی مەسەلەن یعنی هەنێ جار یەکێکمان داناوە بۆت بە دوان هەنێ جار دوانمان داناوە بۆ بە سیان ئەوەش هەیە بۆ ژن و پیاوێک 5 ساڵ مناڵە نوێ بەڵام دوو دانەتان پێکەوە دانابێ هەردووچی گرتی بێت. بەڵێ بووە بەڵێ بووە زۆر ئاساییە بەڵێ. دکتۆرە پرسیارێکی تر هەیە ژن و پیاوێک بۆ نمونە تۆی پیاوەکە وەرەگیرێ و هێلکەی ژنەکە وەرەگیرێ بەڵام کێشە تەندروستەکە لە ژنەکەیە ئەم دووە وەرەگیرێ پینتاندنی لە دەرەوە بۆ کرێ و ئەکرێتە لەشی ژنێکی تر یعنی لە هەمان ژن نییە ئەم حاڵەتە چۆنە ئەکرێ یاخود ناکرێت؟ بەڵێ ئەم حاڵەتە هەیە خۆی کە علم هەیە بەڵام لای ئێمە شریعەت ڕێگانادا ئەمە نابێ لای ئێمە بەڵێ لێرەنێ یان هەموو دۆڵی ئیسلامیەکان نییە ئەمە بەڵێ ئەمە ئەکرێتەوە بەڵێ لە ئەوروپا ئەکرێتەوە لە مەسەلەن لە شوێنەکانی تر ئەکرێتەوە بۆ ئەو کەسە مەسەلەن دایکەکە ڕەحمینێ من هین بوو نەخۆشێکم بەڕاستی باسی ئەو مۆزوعات کرد نەخۆشێکم بۆ هات گەنجە زۆر گەنجە فەقیرەی کاتی خۆی ڕۆیشتووە نازان بۆ تورکیا بۆ شۆن و تویانەتەوە علەساز لە ڕەحمی نەخۆشی پیس هەیە ڕەحمیان فڕێداوە ئیتر هێلکەکانیان وەریان گرتووە لێ فریزیان کردووە یان تەجمیدیان کردووە بەڵێ ئێستا ئەوێ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بگەڕێتە یعنی بیکاتەوە مناڵی بەلووری هێلکەکانی لە ڕەحمی یەکێتر لێرە نییە لە هینی وڵاتی ئێمە لە وڵاتی ئیسلامەکان ئەمە جایز نییە نەخێن بەڵێ لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو بابەتی ئایا جائیزە یاخود حرامە یاخود حڵاڵە هەر لە درێژەی ئەم بەرنامەیە بۆ چوونی مامۆسایەکی ئاینی وەرەگرین کە دکتۆرای هەیە لە بواری ئاینیە پرسوڕاوێش بەو شەکەین کە بۆچی حرامە یاخود بۆچی حەڵاڵ. بەڵێ ئازیزان ئەم بەرگەی بەرنامەکەمان کۆتایی هات سپاس بۆ دکتۆرە ئیمان سپاس بۆ سەرجەم زانیاریەکانی ڕێنماییەکانی بە هیواین سەرجەم ئەو ژن و مێردانەی کە توانای منداڵ دروستبوونیان نیە ئەم هیوایان بۆ بگەڕێنێتەوە لەسەر ڕێنمایەکانی دکتۆرە ئیمانش کە پێی وا بوو باشترین کە زوو ینی هەوڵدەن کات بە فیڕۆنەدەن ئەگەر ئەزانن مناڵیان نابێت بەشێکی ئاسایی زوو منداڵی بلووری ئەنجام بدەن بۆمانی ڕوون کردەوە کە مناڵی بلووری ئەو قورس و گرانیە نییە کە ئێمە بیری لێکەینەوە حاڵەتێکی ئاساییە وەکو منداڵی ئاساییە لە بەرگەی دواتر پێتانەگەینەوە سپاس بۆیەوە.
دووبارە سڵاوتان لەبێ عزیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا بەدەر ئەمجارە لە بابەتی تەندروستی باسی بابەتێکی ئاینیەکەین لە بڕگەی یەکەمی بەرنامەکەماندا باسی منداڵی بلووریمان کرد بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی تەندروستی و پزیشکی هەموو لایەنەکانمان خستە ڕوو ئێمە لێرە لە بڕگەی دووەمدا لەگەڵ مامۆسایەکی ئاینی کە بەڕێزیان دکتۆرایان هەیە لە بواری ئاینیە بە خۆشحاڵە و لێرە ئامادەیە ئەوش بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکوچیە باسی بۆچی منداڵی برولی لە هەندێک حاڵەتە حرامە و ئەو پرسیارانەی کە خەڵکی کا سەبارەت بەوەی ئایا منداڵی بلووری حرامە یاخود حەڵاڵە هەموو ئەو پرسیارانە و پرسیاری تریش ئاراستەی دکتۆر ئەحمەد دەکەین کاک دکتۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر جان پێم بڵێ ئێمە سێ جۆر منداڵی بلووریمان هەیە منداڵی بلووریەک کە تۆی پیاوەکە وەرەگرێت لەگەڵ هێلکەی ژنەکە پێکەوە لە دەرەوە ئەیپیتێنن و ئەیکەنە ناو لەشی هەمان ژنەوە جۆری دووەم ئەوەیە تۆی ژنەکە و تۆی پیاوەکە و هێلکەی ژنەکە وەرەگرن ژنەکە کێشەیە هەیە ئەیکەنە ناو لەشی ژنێکی ترەوە حاڵەتی سێم ئەوەیە کە پیاوەکە سپێرمی سفرە سپێرمی پیاوێکی تر وەرەگرن لەگەڵ سپێرمی ژنەکەی خۆی ئەیپیتێن و ئەیکەنە ناو لەشی ژنەکە و کەواتە سپێرمی هەمان پیاو نییە پیاوێکی ترە ئەم سێ جۆرە لە منداڵی بلووریمان هەیە پێمان بڵێ کامیان حرامە کامیان حەڵاڵە و بەشێکی ینی بۆ خەڵک ڕوون بێت بەڵێ کاگڕێبین سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانتان طبعاً لە ڕووی شەرعیەوە ئەو سێ جۆرەی جنابەت باست کرد تەنها جۆری یەکەمیان دروستە ئەو دوو جۆری تر دروست نییە لە شەرعا زەواج لە نێوان ژنێک و پیاوێکە دروستە بێ ئەم زەواجەش طبعاً تەرەتوباتی لێ ئەکەوێتەوە ئاسەواری لێ ئەکەوێتەوەی چ لەو ئاسەوارانە بریتیە لە جوودبوونی ئەو ژن و مێردە بۆ دروستکردنی منداڵ یان بۆ بەتاڵکردنەوەی حەزی سێکسی و ئارەزووی سێکسی لەوەیە طبعاً ئەو عیلاقەتە هەیە حرام ئەبێ لەسەر ئەو پیاوە بەبێ ڕابطەی زەواجی شەرعی بچێ ئەو عەمەلیەیە ئەو پرۆسەیە لەگەڵ کەسێکی تر غەیری خێزانی خۆی ئەنجام بدە بە هەمان شێوە بۆ ئافرەتەکەش لێرەیە ئەگەر بێت و پیاوەکە یان ئافرەتەکە لە ڕووی پزیشکیەوە کێشەیان هەبێ زانایان فتوایان داوە لە زۆر لە مەجامع فقهیەکانە ئەو فتوایە دراوە کە پیاوەکە و ژنەکە بۆیان هەیە دروستە بچنە لای دکتۆرێکی منصف دکتۆرێکی زیرەک تۆوی پیاوەکە دەرکاتە دەرەوە و بۆی ڵی ئافێلکەی ئافرەتەکە دەرکاتە دەرەوە لە دەرەوە بیپیتێنێ لە کەش و هەوایەکی پزیشکیە کە ئێوە خۆتان باشتری زانن پاشان هەمان ئەو بڵێن ئەو هێلکە پیتێنراوە بخرێتەوە ناو ڕەحمی هەمان ئەو ئافرەتە کە زەواجی شەرعی لەگەڵ ئەم پیاوەیە هەیە باش ئەم بابەتیان دروستە باشە دیکت بەڵام ئەوانەی دیکە با حاڵەتی دووەم باسکەین ئەوە بۆ حاڵەتی دووەم ئەوە بوو کە تۆی پیاوەکە ڕەحمی ئافرەتێکی ترەوە بە هیچ جۆرە دروست تۆ بۆچی ینی دروست نییە ینی ئەزانی بۆچی سیکە لە شەرعا باشە چ شتێک دروست لە شەرعا شتێک هەیە کە تۆوی ئەم پیاوە باشە کۆدی هەیە کۆت باش کە ئەچێتە ناو ڕەحمی ئافرەتێکەوە بەس بۆ ئەو ڕەحمە ئەبێ و لە جگە لەوەی کە ئەم ئینسانە جیناتی ئەم ئینسانە کە تێکەڵە بێ لەگەڵ ئافرەتەکەیە بۆی نییە ئللا بە زەواجێکی شەرعی بچێ لەگەڵ ئافرەتێکی ترا ئەو پرۆسەیە ئەنجام بدە بەس دکتۆر سێکە لەو لایەنەوە غەیری لە دەرەوەی عەقدی شەرعی ئەو پیاوە بۆی نییە تۆوی خۆی بچێنێ لە ڕەحمی ئافرەتێکی ئەجنەبیە بەس دکتۆر باشە سەرکە ئێمە لە ڕووی زانستیەوە شتێکمان نییە بە ناوی ئەوەی کە بۆی نابێ حاڵەتی وا بووە حاڵەتی وا بۆ مناڵەکەش سەلیم من پێڵێ لە ڕووی شەرعیەوە کێشەکانی بەبێ عەقدی شەرعی بچێ زینا بکە مناڵە نەبێ یان نابێت مناڵانە ئێتەوە کێشەی نییە وەنیە لە ڕووە تووبیەکەوە مناڵەکە کێشەی نییە جوان مناڵێکی لەوەی خڕوخەپانیش دەرچێت بەڵام ئەم مناڵە لە شەرعاچی پێوترێت کێشەکان بۆ ئەو مناڵەت چێ دکتۆریان چ شتێکی شەرعی دێتە پێش تەرەتوباتی لێ دێتە پێشەوە فەرموو مناڵ لە شەرعا کە بێدایک و باوک و طبعاً بە مستەڵەح عامیەکە زۆری پێوترێت باشە مناڵی ناشەرعی نەسەب لە باوکی وەرناگرێ وەرەسە وەرناگرێ دوای ئەوە ینی کۆمەڵی تەرەتوباتی تیا دروستە بێ کە هێشتا کە ئەگەر دوای ئەوەش دوای ئەو پرۆسەیەش زەواجیش بکەن هەندێک لە زانایان ولا حەزیان لەسەر ئەو
پرۆسێ هەیە بۆیە بابەتەکە ئەوە نییە کە بۆی ئەبێ لە ڕووی پزیشکیەوە یا بۆی نابێ من لەگەڵ تا متتەفقم پیاوێک لەگەڵ ئافرەتێکە زینا بکە مناڵێن ئەبێ یان نابێ بەڵێ ئەبێ بەڵام حرامە یا حرام نییە بەڵێ حرامە ئەمەش بە هەمان شێوە وایە تۆوی پیاوێک ناچێتە ناو ڕەحمی ئافرەتێکەوە کە عەقدی شەرعی لە نێوانیانە نییە با بڕۆ زەواجی لەگەڵکە بیکاتە ژنی دووەم ئەتوانێت بەڵام بەبێ عەقدی شەرعی بەبێ نیکاحی شەرعی ناتوانێت کەواتە دکتۆر ئێستا و سێ حاڵەتی کە باسمان کرد حاڵەتی سێم باشە کە ئەوەیان هەر خراپترە بچی تۆی پیاوێکی ئەجنەبی بەو ئافرەتە بێنیت غەیری پیاوی خۆی نییە زەواجی لەگەڵ نەکردووە نایناسێ تۆوەکەی بێنی لە ڕەحمی ئەم ئافرەتەیە بیچێنی بە حجەی ئەوەی کە پیاوەکەی تۆوەکەی بۆ نمونە تەواو نییە یان عەدەدەکەی بەو جۆرە نییە ئەمە بەتاتەن نابێ هەر دروست نییە هەر زینایە ینی لەوێ تەداخلی نەسەب دروستە بێ یعنی کۆمەڵێک کێشەی حتا پزیشکیش دروستە بێ لە کۆتاییە مصیبەتەکەی دەرەکرد زۆر باشە دکتۆرجان زۆر سپاس بۆ تۆ ئەوەی کە ئێستا لە ڕووی شەرعیکە و مامۆستا ئاماژێ پێدا کە تەنها لە ڕووی شەرعی و تەنها حاڵەتی یەکەم دروستە کە وەکو ئەوەی کە باسی کرد سپێرمی پیاوەکەوت بڵێن هێلکەی ژنەکە وەرگرین و بیکەینە لەشی هەمان ژنەوە تەنها ئەو حاڵەتە لە ڕووی شەرعیەوە حەڵاو کراوە سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون بەرنامەی ئەمجارەی ساڕژ کۆتایی هات تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ